بەڵەتوانە سڵاو لێ بێت دیارە هەفتەی ڕۆشنبیری لە سلێمانی لەلایەن بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری باهۆبەشی لەگە بەڕێوەبەراتی کتەبخانەی گشتی سلێمانی ڕاگەیاندراوە بۆ ماوەی هەفتەیەک ئەم هەفتەی نمایشکردنی جوانیەکانی شاری سلێمانی بەردەوام دەبێت و خۆی لە چەندین چالاکی هونەری ڕۆشنبیری کللتوری دەبینێتەوە کە لاسەر لە بەیانیەوە لە کاتژمێردەوە چالاکیەکە دەستی پێکردووە لە کتەبخانەی گشتی بە نمایشکردنی کاری دەستی و چەندین کتێب کە لەم ڕۆژەدا دەخرێنە بەردەستی خوێنەران بۆ ئاشکردنەوەی نێوان نووسەر و خوێنەرەکە ئەم پرۆژەیە و هەروەها لێ ساشدا لە تەلاری هونەر وەک دەبینن لا پشتی منەوە چالاکی هەیە و کۆڕ هەبوو کەمێک پێش ئێستا لە کاتژمێردووەوە کۆڕەکە دەستی پێ کردووە و فیلم و نمایشی شانەوەی پێشکەش دەکرێت لە ئێستادا وەک دەبینن سوپاسنامە دەدرێتە بەشداربوانی کۆڕەکە و کۆڕەکە کراوە بوو دیارە بەشداربوان لێرە دەتوانانی پرسیار ئاراستەی میوانان و پانەلیستەکان بکەن بۆی کە بە شێوەیەک لە شێوەکان ئاڵوگۆڕی کللتور و بیر و ڕابۆ ئەوەی کە بتوانن جارێکتر سلێمانی بەرەو پێش بەرن وەکو ئەوەی لە ڕابردوودا سلێمانی نازناوی پایتەختی ڕۆشنبیری پێدراوە بۆی بتوانرێ ئەم نازناوە بە بەرزی بهێڵدرێتەوە و ئەم هەفتەی ڕۆشنبیریە بەردەوامی دەبێت هەتا 5 ڕۆژی دیکە و لە ڕۆژانی داهاتوودا نمایشی تایبەت و جیاوازتر ئامادەکراوە بۆی کە هاوڵاتیانی شاری سلێمانی و ڕۆشنبیران بتوانن بێن بەشداری لە هەفتەی ڕۆشنبیری شاری سلێمانی کەن کە بۆ پیشاندانی جوانیەکانی پایتەختی ڕۆشنبیریە. بەڵێ زۆر